کاکشێوان تکات لێ دەکەم لێت دەپاڕێمەوە. فەرموو. کاکشێوان ژن و پیاوەکی بەتەمان هاتینە وا دیارە لەلایەن منداڵەکانیانەوە دەرکراینە. ئەی هاوار ئەو خەڵکە چەند بێوەجدانە. بێنە ژۆرێن؟ بابێن بابێن. کاکشێوان خوا لێم تێبگا لێت دەپاڕێمەوە لێم تێبگا بڕخوات هەبێ من زۆرم خۆش دەوێ وا ئاگاداری دەکەم خزمەتکاری لە بۆ دەگرم بە جوانترین شێوە ئاگاداری دەکەم. کازانە تکای لێم تێبگە تکایە حەزم لێ هاوکارکەم بە سیاسەت ڕێگە پێنەدا. کاکشێوان فەرموو. فەرموو. بخێر بێن. السلام عليكم. سلام ورحمة الله وبركاته. فەرموو. ورا حسن ورا. وەرمان وەرە فەرموو. Teyze Hendechka. Ders. بخێر بێن. خدا خوش بیا خو سلامت كرم. چیان گوینا ئێرە؟ والله كرم بخو مال هاتي. لەو ئەوە بێکەسن؟ لا والله بيكسني لا. کوڕێکم بس هەبوو. بيكسبوينا. کوڕێکم هەبوو. ئەوش دەری کردی بە خێوی نەکردی. تۆ لەبەرچ دەریکردن؟ والله كرم. أو بسر هاتي خو مالو بسر ما ديته. باوەجیان دەرگایە تۆزێ بەرزە ئاگادار بە بەرزت باوە کوڕم دەرمان دەکەی؟ باوە گیان دەرتان ناکەم بەڵام من خێزانەکەم پێی قبول نییە ئێوە لێرە بن بۆ لێم تێناگەن. كرم آخر سمان كرديش دو بينا خوش أما لقلت بجي قسك ما بيقوتيا بخصة ما نكرديا آخر دو سمان كرديا بس زاقنا أحمد سياخر. دایە گیان قسەکە جوانە بەڵام ئێوە لە من تێناگەن من ئەمەوێت تۆزێ بە ئاسوودەیی بژم لەگەڵ خێزانەکەم ئەو ئێوەی پێ قبول نییە و تەواو چی بکەم یعنی ئێوەشە چنە خانەی بە ساڵات جوان وەڵی ئەوەندە خۆشە ئەوەندە ڕێکە هەتا خوا دەرێ بەس. كرم بخواي لا طالب أو مالي بزبينم أو مالي تيتي دا قورة بوا. ئەرێ کاکە ئەوم تەلەفۆنە چی وتم ئێستا دێم ئەوم پەلەپەلە مەکە ئێستا دێم کاکە ئیشمە ئێستا دێم دەیخوا حافیز. دایە گیان باوە گیان وەڵی کاتی نییە من ئیش و کارمێ بە قوربانتان بم فەرموو پێشم کەون پاداش دەکات باوە گیان. باشا كرم راوستي يك زاري جبار تمشاي ناو مالك كي بكم. دایە گیان ئەوەشم لێ بگرێ بەڵی من پەلەمەدایە بە قورعان ئەوە دووبارە تەلەفۆنە ئەوازم لێ نایەنن بە قورعان. باشا كرم باش. ئەلو کاکە وتم ئێستا دێم ئێستا دێم بەس پەلەم لێ مەکەن ئێستا دێم. باوە گیان پێشم کەون ئاگادار خۆ